لە گەڕەکی ئاریم لە شاری هەولێر لەم گەڕەکە وەلەو ماڵی دواوەی من ژنێکی تەمەن 38 ساڵ لەلایەن هاوسەرەکەی پێشووی وەک شادحاڵ و پۆلیسی هەولێر ئاماژەی بۆ دەکات دەکوژرێت. ئەوەی کە دەیبینن لە دیمەنەکانیش تا ئێستاش ئاسەواری ئەو خوێنە یاخود ئاسەواری ئەو ژنەی کە کوژراوە ماوە و لە بەردەم نێشێک لەو ماڵانە دیارە جانی لەدەستداوە و ئەمەش خانووەکەیەتی کە لە گەڕەکی ئاریە لە شاری هەولێر. تۆمەتبار دەستگیر کراوە و ئەو چەکەی تاوانی کوشتنەکەی پێ ئەنجام دراوە لەلایەن پۆلیسەوە دەست بەسەرا. وتەبێژی پۆلیسی هەولێر دەڵێت ژنەکە خاوەنی 5 منداڵە و لەلایەن هاوسەری پێشووی دەکوژرێتن و دوای کەمتر لا 3 سەعات لەلایەن هێزەکانمانەوە دەستگیر دەکرێت. دوای ئەوەی کە دەرکەوتکەوە کەسێک ئافرەتێک کوژراوە کە لەلایەن مێردی پێشووی واتە ئەو ئافرەتە تەلاقدراو بووە لەلایەن مێردەکەیەوە و هەروەها 5 منداڵیان هەیە و دوای ئەوەی کە تاوانی کوشتنەکەی ئەنجام داوە لە شوێنی ڕوودا و ڕایکرد. هێزەکانمان دواتر بە دواداچوونی چڕمان کرد و زۆر بەوردی توانیمان لە ماوەیەکی زۆر کەمدا کە کەمتر لە 3 کاتژمێری خان تۆمەتباری سەرەکیمان دەستنیشان کرد و تۆمەتبارەکەمان دەستگیر کرد. لە سەرەتای ئەم ساڵ تا ئێستا 1880 تۆمەتبار لەلایەن پۆلیسی هەولێرەوە دەستگیر کراون و ڕێڕەوی یاسایی خۆیان گرتووەتە بەر. لە ماوەی کەمتر لە 1 مانگ چەندین حاڵەتی کوشتن ڕوویان داوە بەتایبەت لە شاری هەولێر لە نێویاندا ژمارەیەک ژن بووە لەلایەن هاوسەرەکانیان. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.